مزگەوتی ما گەورە مەساحەکەی ینی کولی 3000 مترە. ئەو 3000 متر گەلێک بینایەتەن لە خۆ دەگریت. 20 ژووری تەدریس و خوێندن کە ئێستاش مەدرسەکی ڕەسمی تێدا هەیە، 20 قوسور ژووری تێدا نەغڕفە و 3 جێ نوێژانی تێدایە، یەک 580 متر مربعە، یەک 480 یەک 580 یەکیش 240 متر مربعە. 3/9 مزگەفتەکە غرفەی مامۆستای تێدایە، غرفەی ئیمام و خەتیبی تێدایە، غرفەی فقیهانی تێدایە. ئەوە لە جیهەتی مەساحی مەساحەکە وایە. 2 جێ نوێژی ژنانیشی تێدایە و ئەو دەست و جێ دەست نوێژان و هەموو بەڕێک و پێکی تێدایە. منارەکەش طبعاً پێشی ئەو منارەی 2 منارە هەبووینە لە قەدیم، خراپ بووینە لە نەتیجەی گەلێک کەون بووینە. لە ساڵی 65 ئەو منارە چاکراوە، 56 متر مربع، یعنی بەرزەکەی 56 مترە. پێشان بە بەرد و کسل بوو، گومبەتەکەش هەروا بوو. ئێستا گومبەتەکەی بە چیمەنتۆیە و بە ئاسوونەوەوانەیە. بەرد بوون، ئێستا بەرد و چیمەنتۆیە و تەزیینەکەشتان دیتی ژوور دەژووردا ئەویان کە دەویش خەتاتێکی هەولێرە هەڵومە چاکرد. نییە هیچ مزگەوتی هەر ئەوەلەن لێرە ڕادانرایە بێ، چونکە ئەو جیەکە ئەو جێکە لێدانرایە ئاکری عیبارەت بوون دەوروبەری وێتترێ. ئێستا هەندێک مێژوو نووسیت نو دەرکەوتینە دەرێن پێشان کەنیسە بوو درویە ئەو وەختێک کە نێنە مزگەوتێ. ئێستاش وەختی لە خارجی دێنەوە نوێژانەوە ئەغڵەبیان لە مزگەوتی گەورەیە. دەوروبەری مەنتقەی ئەویش هەروەتف زۆریان پێ پیرۆزە. مزگەوت هەموو پیرۆزن، بەس ئەوە لەبەر ئەوەی کە گەلێک تاعەت و عیبادەت و زوهد و تەقوا و علمی تەسەووف و ئەوانە تێدا خیندرایە، ئەوجا لەبەر ئەوەندە زۆر بە بایەخ تەماشای